ئینتیفاس قەنبەر سەرۆکی ئەنجومەنی پاراستنی کورد لە واشنگتنەوە لەگەڵمانە بەڕێز ئینتیفاس سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان ئەمڕۆ لە ئێوارە خوانەکەی دۆناڵد ترامپ بۆ موسڵمانان ئێوە بەشدار بوون جێوی ئێوێ چۆن بوو ترامپ چی پێوتن؟ يعني أنا حضرت كثير من الاحتفالات في البيت ئامادەی زۆرێک لە ئاهەنگەکانی کۆشکی سپی بووم بەڵام بەڕاستی ڕاستیەکەی ئەم شەوشەوێکی مێژووی بوو ئێمە هەمیشە وارا هاتوین کە سەرۆک بێت و گوتەیەکی کوردی هەبێ و بڕوا بەڵام سەرۆک ترامپ لەگەڵ ئێمە دانیشت و بە درێژی قسەی کرد لەسەر مێزێک لەگەڵ ئێمە دانیشت لە تەک باڵیۆزی سعودیە و ئیمارات سێ کاتژمێر لەگەڵ ئێمە دانیشت لەگەڵ ئێمە بەربانگی کردەوە و خواردنی خوارد گوتارێکی زۆر مهم گرنگی دا و ستایشی مسلمانانی کرد ستایشی ئیسلامی کرد گوتی من قەرزداری ئێوەم لەبەرەوەی ئێوە یارمەتی منتاندا لە هەڵبژاردن سەرکەوتوو بم ئەمجا ئاماژەشی بەوە کرد کە من وەفادارم بەرامبەر بەوە و گوتی دوو کەس هەن کە بەڕاستی یەکەمیان بەڕێز عەباسە کە ئەو پارێزگاری شاری دیربۆنەوە بەڕێز غالب کە پارێزگاری هامترامیک بوو لە میشیگن گوتی ئەو دوانە زۆر هاوکاری منیان کردووە گوتی من بۆیە بەڕاز عەباس کە پێی دەڵێن عەباس بەزی دەکەمە باڵیۆزی ئەمریکا لە تونس و بەڕێز غالب کە خەڵکی ئێمەدا بۆ پارێزگاری هەمترامگە دەکەم بە باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کوێت و ئەمە بۆ یەکەم جارە شتێکی وا ڕوو دەدات من هەستم بە شانازیەکی زۆر کرد لەبەرەوەی من مسلمانم و من بەشداریم لەو کەمپەینە کردبوو لەگەڵ سەرۆک دۆناڵد ترامپ و دوایەوەی کە قسەکانیشی تەواو کرد باسی چەند شتێکی کرد زۆر باشە بەڕێزکەم زۆر باشە مامەڵەی ترامپ لەسەر ئاسی ناوخۆ و دەرەوە لەگەڵ کۆمەڵی موسڵمانان چۆنە ڕخێنن؟ حقيقة لم أرى رئيسا أمريكيا ئاستەکەی من هیچ سەرۆکێکی ئەمریکام نەبینیوە ئەوەندەی دۆناڵد ترامپ بە تایبەتی گرنگی بە مسلمانان و بە کورد بدات لەبەرەوەی سەرۆک دۆناڵد ترامپ لە هەموو بۆنەیەکدا باسی کورد دەکات و باسی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات بەوەی کە ڕێزێکی زۆریان لێ دەگرێت و من دەمەوێت ئەوەش بیر بخەمەوە بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکادا زۆرینەی هەرە زۆری مسلمانانی ئەمریکا دەنگ بە سەرۆک کۆمارێکی کۆماری دەدەن و بۆ یەکەم جارە کە ئێمە دەبینین کە دەنگی مسلمانان لە دژی حەماس بێت لە دژی حەزبوڵڵا بێت لە دژی حوسیەکان لە دژی تیرۆر لە دژی ئێران بێت تەنانەت ئەوان ئێستا زۆرینەن و ئەو زۆرینەیەش دەنگیان بە سەرۆک دۆناڵد ترامپ داوە پێم ئامە گۆڕانکاریەکی استراتیژیە نەک بە تەنیا لە ئەمریکا بەڵکو لە هەموو کۆمەڵگەی مسلمان لەوێ کۆمەڵی مسلمانان لە ئەمریکا پشتیوانی تاواتی بڕیارەکانی دۆناڵد ترامپ بکەن؟ طبعا ليس هناك اتفاق 100% على بەڕاستی ڕێککەوتنێکی 100% نییە لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکی دیموکراتی لەژین ئەمریکا وڵاتێکی دیموکرات جیاوازی هەر هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی مسلمانانی ئەمریکا متمانێتەوە یان بە سەرۆک دۆناڵد ترامپ پێیان وایە ئەو یارمەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدات بۆی بگات بە ئاشتی و ئەوان متمانەیەکی تەواو یان بە دۆناڵد ترامپ من قسەم لەگەڵ ئەوان کردووە کە باڵیۆزەکانیش لەگەڵ ئەوەدان ترامپ ڕۆژدە لەسەر کۆتایی هێنان بە تیرۆری و بە جڵە و هەژمونی ئێران بەسەر ناوچەکە. زۆر باشە ترامپ بەتوانێت لە ڕێگەی بڕیارەکانیەوە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ؟ نعم أنا كذلك بەڵێ منیش بە هەمان شێوە لە بەراوێزی ئەو ئێوارە خوانەدا قسەم لەگەڵ بەڕێوەبەری هەواڵگیری کرد لەگەڵ خاتو تووسی و هەروەها لەگەڵ جێگیری نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد و لەگەڵ ئێلینا حەبە بە هەمان شێوە دوو بابەتەن کە پەیوەستن سەبارەت بە عێراق یەکەمیان پەیوەستە بە کوردەوە پشتیوانیەکی زۆر گەورە هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ هەولێر بە تایبەتی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و بۆ پاراستنی هەرێمی کوردستان بە هەمان شێوە و بابەتی دووەمیش کۆتایی هێنانی بە میلیشیاکان و نهێشتنی میلیشیاکانە ئەم دوو بابەتە بابەتی سەرەکی بوون کە لە عێراق باسییان دەکرێت و من بەڕاستی شانازیم بەوە کرد کە من تا ڕادەیەکی زۆر نوێنەتی گەلی کوردم کرد هەرچەندە من کە پیش باڵێن پۆستێکم لێ لە حکوومەتی هەرێمدا بەڵام من وەکو کەسێک کە کوردم خۆش دەوێت نوێنەری
کوردستان بووم و هەوڵمدا ئەو ئازارەگەلی کورد لەوێ دەربخەم و جەختم لە پێویستی و گرنگی پاراستنی کوردستان کردەوە بە تایبەتی بە سەرۆکاتی حکوومەتی هەرێم و مەسرور بارزانانی. زۆر باشە بەڕێز خانبەر دوای زیاتر لە 2 مانگ لە دەستبەکاربوونی ترامپ چ گۆڕانکاریەکی بەرجەستەی لە سیاسەتی جیهانی کردووە یعنی بینین لە غەزە شەڕ لە ڕۆژهڵاتی ناوەڕاست جارێکی تر لە ینی دەریای سوور لەگەڵ حوسیەکان شەڕ هەیە چ گۆڕانکارێکی بەرجەستەی لە سیاسەتی جیهانی کردووە؟ نعم هناك تغيرات ملموسة بەڵێ گۆڕانکاری هەیە لێدان لە حوسیەکان هێرشکردنە سەر حوسیەکان هەنگاوێکە بۆ نزیکبوونەوە لە ئاشتی ئەمە گرنگترین کارەوە هەروەها ڕاگەاندنی ئاگربەستی نیمچەیی لە ئۆکرانیا و هەروەها شەڕی غەزە هەمویان هۆکارێکن بۆ دەرکردنی حەماس لەوێ تەواوی ئەم شتانە تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە گەلانی ئەو ناوچەیە دەزانن بەبوونی حەماس لە غەزە ئاشتی لەوێ هەرگیز بەرپا نابێت جگە لەوە چەندین گۆڕانکاری دیکە ڕوویداوە ئێمە لە ئەمریکا دەژین لە ئەمریکا نرخی کەلوپەل بە بەردەوامی بەرز دەبەوە بەڵام ویستە لە دابەزیندا تەنانەت سەرۆک دۆناڵد ترامپ باسی لەوە کرد کە بەگاڵتەوە گوتی لەوەتێ من هاتوومەتە سەر حکوم نرخی هیلکە 150 دابەزیوە وەجگە لەوەش بابەتی ڕەگەزگۆڕین و تێکدانی شیرازەی خەیزانەکان لە ڕێگەی بڕیارەکانی ئیدارەی سەرۆک بایدن هەموو ئەم کارانە لەلایەن دۆناڵد ترامپەوە چاکرەوە بۆ مسلمانان گرنگە. زۆر باشە لە کوبنەوەکەی ئەمڕۆتانیان لە ئێوارەخوانەکەی ئەمڕۆتان کە دۆناڵد ترامپ بۆی ساز کردبوون هیچ باسی کوردت کرد لەگەڵ بەرپرسانی ئیدارەکەی ترامپ لەگەڵ ترامپ خۆی جوزانم ینی بەگشتی عفوا هل تحدثت عن ماذا؟ ئەگەر پرسیارەکەت يعني لا ئێوارەخوانەکەی أنا في حديثي بەڵێ من لە هەموو شتێک باسی کوردم کرد من کە خۆم دەناسێنم دەڵێم من سەرۆکی لیژنەی پاراستنی کوردم لە واشنگتن ئەم ناوە بۆ خۆی پرسیار دروست دەکات کاتێک پێم دەڵێن تۆ چی دەکەی دەڵێم من یارمەتی گەلی کوورد دەدەم لە واشنگتن و باسی کێشەکانی گەلی کوورد دەکەم بەر لە هەموو شتێک و باسی بەنمونە کێسەکانی کێشەکانی نەناردنی موچە لە بەغدا و کێشەی هەناردەکردنەوەی نەوت دەکەم و هەروەها بەڕژدی کارمان بۆ ئەوە کردووە کە پێویستە گەلی کورد بڕیار لە چارە نووسی خۆی بدات و گەلی ئەمریکاش ئەو گەلانیان خۆش دەوێت کە بەو شێوازان من هەمیشە جەخت لەوە دەکەمەوە هەموو ئەمریکاش لەگەڵ ئێمەدان کە گەلی کورد مافی خۆیەتی بڕیار لە چارە نووسی خۆی بدەتێ و نابێت چارە نووسی بەدەست بەغدا و لایەنەکان دیکە بێ. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئینتیفاس قەنبەر سەرۆکی ئەنجومەنی پاراستنی کورد لە واشنگتنەوە سپاس بۆ تو بەخێر بێت.